دادگاکان لە هەرێمی کوردستان پڕن لە کەیسەکانی تاوان و کێشە کۆمەڵایەتیەکان و ڕۆژە دوای ڕۆژ ئامارەکانیش لە هەڵکشاندان. توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت قەیرانەیەک لە دوایەکەکان کە بەڕووکی هەرێم و هاوڵاتیانی گرتووە بەتایبەت قەیرانی دارایی هۆکاری سەرەکیم بۆ زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و پارێزەرێکیش لە دادگای سلێمانی پێی وایە ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئامارەکان لەوەی ئێستا هەیە زۆر زیاتر دەبێت و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیش بەرپرسن لە ڕەوشەکە. ئێمە جگەلەوەی لە بابەتی کێشە کۆمەڵایەتیەکان تەنانەت لە مودانەیە کێشە کۆمەڵایەتەکانی دیکەی بواری تاوانەکانی کە زیادکردوانی بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە چ لە تاوانەکان بەیاخود لە بواری کێشەی کۆمەڵایەتی و تەلاق و ئەم شێوانە بێت هەتا لە بواری داواکانی بەداعش کاریگەری ئابووری لەم مودە بەتایبەتی وای کردووە زیادبوونی کێشەکانە. تەکیدم لەمە خراپتر بێت دۆخی کێشەی کۆمەڵایەتی و بەتایبەتی ئەو داوانە پەیوەندی بە باری کەسێتیەوە هەیە دۆخەکە زۆر خراپتر ئەبێت. بەداخەوە بۆهۆی ئەو قەیرانە سیاسی و ئابووری کە لە هەرێمی کوردستانە 30 ساڵ زیاترە بەرەوشی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە، کێشە کۆمەڵایەتیەکانی خەڵکیش لە ڕووی لە هەڵکشان و زیاتر کردووەوە. ئەمە پەیوەندی بۆیە کە ئەم دۆخە ئابووریە کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کراوە خوڵقێنراوە، دۆخێکی وهای دروست کردووە کە خەڵک نەتوانێت لە ئاستی زۆر لە هەندێک لە کێشەکانی کە هەیەی بێدەنگە بکاوە بتوانێت تەحملی بکاوە تا کاتی چارەسەری بۆ دۆزێتەوە. ئەمە جگەلەوەی کە تا ئێستا بەشێکی زۆر لەم کێشە کۆمەڵایەتیانە بەشێکی زۆریان کێشەی یاسایین بەداخەوە نەتوانراوە دیسانەوە لە ڕێی یاساشەوە چارەسەر بکرێ، بۆیە پەنابێتە بەرەوەی کە خەڵک خۆی هەوڵ بدا کێشە کۆمەڵایەتیەکانی خۆی لەگەڵ خەڵکی تریا لە ڕێگەی چەک و بەداخەوە ئەو حاڵەتە تونوتیژیانەی کە هەن چارەسەریان بۆ بدۆزێتەوە. وتەبێژی پۆلیسی سلێمانی دەڵێت سەرباری ئەوەی سەرجەم هێزانیەکان هەموو توانەکانیان خسۆ دەگەڕ، بەڵام لێرە و لەوێ کێشە کۆمەڵایەتیەکان و تاوانەکان دەبینرێت. هۆکارەکەشی گەڕاندەوە بۆ ئەوەی هاوڵاتیان متمانەیان بە دەستگا دادوەریەکان نەماوە، بۆیە خۆیان دانەوێت تۆڵە لە بەرامبەرەکانیان بکەنەوە. نەشی شاردەوە قەیرانی دارایی و خراپی گوزەرانی هاوڵاتیان سەرچاوەی سەرەکیم بۆ کێشەکان. دیارە لە ئێستا دەمە کۆنتترۆلی شاری سلێمانیمان بە تەواوەتی کردوێت یا لەگەڵ بەڕێبراتی ئاسایش سلێمانیان تەمان وەکو هێزێک ئێمە تەعاملەکەین لەگەڵ سەرجەم بەڕێبرایەتەکانی تیش هاوکارمانن. بەڵام تەبعاً لێرە گوێ بیستە بی کە کەسێک لە ماڵەکەی خۆی کوژدیا لە نەبازارە ئێستا بۆ نمونە دوێنێ تەقە بۆ 3 کەس بینار کراوە. منمەوە بە خەڵکی شاری سلێمانی بڵێن ئەمە هەمووی کێشەی کۆمەڵایەتیە. ئەوانن کە ئەو خەڵکانیانێ بە دەستی خۆیان تۆڵی خۆیان بکەنەوە، یا ڕووداوەکەی بڵین خانەقا کە دوو کەسی بەداخ و دوو کەسی تیا کوژە لەسەر دەستشکانەوەی ئۆتۆمبیلێ بۆ گەنجێکی تر. ئەمانە و حاڵەتانن کە پێویستە کەسەکان هاوڵاتیەکان خۆیان لێبورنیان هەبێ، پێویستە ئەوان ئاسی ڕۆشنخیری و خۆیان بەرزکەنەوە، بۆی کە تۆ ئەگەر کەسێکت تەقی لێکرا بریندارکرا مەرج نییە تۆ بچی تۆڵی خۆت بکەیتەوە، ئەبێ ڕوو بکەیتە دادگا. لە هەندێک کاتیشە هاوڵاتیەکان بەڕاستی بەڕاشکاوانە منێڵم ئومێدیان بە دادگان نەماوە، چونکە ئەوەنگە ئەیەت و ئەڕوا و مۆزوعەکان حەسم نابێ و یەکتریە بین و تەجیلەکرێ ئەوان بێ ئومێد بوون لە دادگا. قەیرانەکان لەلایەک و کەمبوونەوەی متمانەی هاوڵاتی بە دادگاکان و یاسا لەلایەکی ترەوە وایان کردووە کە هاوڵاتی سڵ لە ئەنجامدانی تاوان نەکاتەوە. وەک بەرپرسی ئەمنیەکان دەڵێن کاتێک هاوڵاتیە کە تاوانێک ئەنجام دەدات و بە کەمترین سزا ئازاد دەکرێت پاڵنەر دەبێت بۆ دووبارەکردنەوەی تاوانەکان. بۆیە پێویستە سزاکان تون بکرێن لەسەر ئەنجامدەرانی تاوانەکان بۆ ئەوەی ببێتە دەرسێک تاوەکو هیچ کەسێک بیل لەوە نەکاتەوە تاوانێک ئەنجام بدات. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.